بیرکاری پۆلیدەیەمی وێژەی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا 21. باسی بابەتی هێزەکان و ڕەگەکان و لۆگاریتمەکان. هێزەکان و ڕەگەکان وەکو ئەوەی وایە دوو کردداری پێچەوانە یەکتر بن، وەکو کو کردداری کۆ و کەم پێچەوانە یەکن، بۆ وێ نەگەرە من 2 کۆ 3 یەکسانە بە 5 لە هەمان کات 5 کەم 3 یەکسانە بە 2 کردداری پێچەوانەیە. ژمارەکان هەمان ژمارەنە بە هەمان شێوە، بۆ وێنە 5 توان 2 یەکسانە بە 25 و ڕەگی 25 ڕەگی دووجا بێگومان ڕەگی دووجای 25 یەکسانە بە 5 کاتە هەمان شتە لێرە پێچەوانە یەکن هەردووچیان. کاتە ئێستا باسی ئەو بابەتە چی؟ هەتا ڕادەیەک ئاسانە هێزەکان و ڕەگەکان، بەڵام چەند زاراوەک هەیە ئەم دەبی بیانزانم، وەکو ئەوەی بۆ وێنە لێرە ئەم دەبی بزانم ئەو سێ ناوی چییە، ناوی بنچینەیە، و ئەو ژمارەیە کە تۆزە گچکەتر دەنووسرێ لە بنچینەکەی، هەرچەندە من لێرە نەمتوانێت گچکەتری بنووسم، گەورەترم نووسی ڕەنگە ئەوها بۆ وێنە ئەگەر بینووسم 5 ئەوە ناوی توانەیان هێز. ئەوجا ئەگەر بمەوێ بە شێوەی ساکار وەکو کو دەنووسرێ، دەبی ئەم بزانم ئەوە دەکاتە 3 جاران 3 5 جار، ئەوها 3 جاران 3 5 جار، دەبی ئەم بزانم ئەو مانایە هەیە 3 توان 5 کاتە 5 جار 3، پاشان لێکیان بدەم و بزانم دەکات چەند. لێرە باس دەکەن شێوەی توانکووە، دەبی ئەمە زۆر ئاگام لێبی، بۆ وێنە لێرە ئەو توانە تەنیا لۆ ئێکسەکەی، لۆ دووەکەی نییە و لۆ کەمەکەش نییە، تەنیا ئێکسەکە توانی هەیە. لێرە چونکە کەوانم هەیە دووەکەش هەر توانی هەیە، کاتە دووەکەش توان 3، بەڵام کەمەکە لە دەرەوەیە. لێرە هەر سێکیان کەمەکەش توان 3 جارانی خۆی دووەکەوە، کاتە بنچینە زۆر گرنگە ئەم بزانم بنچینەکەم چییە و ئایا مانایەکەی چییە. بە شێوەی دوور و درێژی کو دەینووسم، هەرچەندە تۆزێک ئاسان نییە ئەوها ئێکسیدانێم واتە لێکدان، باشتر وایە ڕەنگە ئەمن ئەوها کەوانەی دانێم ئاسانترە، وەکو کو لێرە کەوانە دانرایە، کەوانە ئاسانە لە کاتی لێکدان، بەڵام لێرە بۆ وێنە ئەمن دەبی کەمەکەش لێکدەم، کەمەکەش لێکدرایە، کاتە تۆزێک دەبی ئاگام لێبی بزانم چ لە ژێر کەوانەیە و چ لە دەرەوەی کەوانەیە. لێرە نووسرایە ئەم بڕانە بە شێوەی درێژ بنووسە، نووسیتیان پێویست ناکە من تەماشایان بکەم، کاتە یەکسەر دەچمە لای لاپەڕەچی لاپەڕا 23 لێرە پێویست ناکە ئەوانە، بەڵام هەوڵ بدە هەر بڕێک بە شێوەی درێژی بنووسە. ئەمن لێرە ئەوەم تۆزەک چاکردیە 2 ئەی هەردووچیان توان 5 واتە 5 جار 2 ئەی جارانە یەکتر، پاشان 3 بی توان 4 سەیەکە بە تەنیا بیەکان جارانی یەکتر دەکەین، سەیەکە توانی نییە، توانی یەکە. لێرەش کەمەکەوە ئەو کەوانەیە لەگەڵ سەیەکەی هیچیان توانیان نییە، هەمویان توان یەکن، کاتە وەکو خۆی دەیان نووسمەوە، بەڵام وایەکە دووجار دەنووسرێتەوە. ئەو هێزانەی توانیان 0، ئەوە زۆر گرنگە بزانم هەر شتێک، هەر ژمارەیەک، هەر پیتێک توانی 0 بوو یەکسانە بە 1، هەر شتێک توانی 0 بوو یەکسانە بە 1. سیفەتی توانی 0 هێزی ژمارەیەکی ڕاستی جگە لە 0 بە توانی 0 بریتیە لە 1، 0 ناواتە 0 توانی 0 نابیتە 1، ئەو نابیتە 1. سیفەتی توانی سالب ئەوەش زۆر گرنگە ئەگەر هاتو توانەکە نێگەتیڤ بوو، ئەگەر توانەکە نێگەتیڤ بوو وەکو ئەوەی وایە ئەمن لێرە ئەو هابی 7 توان کەم 2 وەکۆی وایە ئەو هابی
دابەش یەک ئەم دەتوانم هەڵگەڕانەوەی بکەم واتە یەکەکەی ببەمە سەرەوە هەفتەکەی بینمە خوارێ کە هینامە خوارێ توانەکەی هێمایەکەی بگۆڕم ئەگەر کەم بوو دەبیتە کۆ ئەگەر کۆ بوو دەبیتە کەم کەواتە ئەمن ئەوەی دەبی بزانم ئەو یاسایە هەڵگەڕانەوە ئەو جەومە بەستیان لەوەی توانی تەنیا سالب نییە هەرچ توانێک بوو کۆش بوو ئەگەرە من هەڵی گەڕێنمەوە دەبیتە کەم گرنگ ئەوەی ئەم بزانم توانەکە دەگۆڕدرێ تەنیا لە کاتی سالب نییە ئەگەر ئەمن بۆ وێنە دوو ژمارەم هەبوو دوو دابەش 5 هەورد و چیان توان 3 ئەو کات دەتوانم دوو بە تەنێ توان 3 و 5ش بە تەنێ توان 3 دەبی ئەوەش بزانم و هەروەها بزانم بیگەڕێنمەوە ئەگەر ئەو هابوو بیگەڕێنمەوە دۆخی جارانی کاتە ئەوانە زۆر گرنگن ئەمن هەمویان ئەو ڕێسایانە بزانم لێرە نووسرایە هەوڵ بدە هەر یەکە لەو بڕانە بە سادەترین شێوە بنووسە ئەوان مەبەستیان لە سادەترین شێوە ئەوەیە کەوا ئەمن لێکدانەکەی ئەنجام بدەم وەکو ئەوەی وایە بیکەمە ژمارەی ئاسایی لێرە ئەمن 1 لەسەر 3 کەم 4 چونکە 1 لەسەر 3 ئەو جارەی هەڵگەڕانەوە 3 دەبەمە سەرەیەکە کە دێتە خوارێ ئەوجا توانەکەی دەگۆڕم دەیکەمە پۆزیتیڤ دەیکەمە کۆ 1 توان هەر چەندبی هەر دەکا 1 کەواتە تەنیا دەمینێتەوە 3 توان 4 3 توان 4 واتە 3 جاران 3 جاران 3 جاران 3 وەکۆی وایە 9 جاران 9 یەکسانە بە 81 لێرە ئەو ژمارەیە دیسان دەتوانم هەڵی گەڕێنمەوە واتە بیکەمە 1 دابەش کەم 5 ئەوجە توان 5 1 دابەش کەم 5 ئەوجە توان 5 بێگومان پێویستی دەکرد ئەمن ئەو یەکەی لە مابەینی پێویست ناکە کەواتە تەنیا لێرە ئەو 5 لێرە ئەو هابا باشتر بوو لێرەش 5 ئەو یەکە پێویستی نەدەکرد ئەمن لێرە بنووسم ئەوها ئاسانترە چونکە 1 توان 5 نییە لەبەر چ ئەمن ئەوەی لابم ئێستا کەم لە کاتی هەبوونی کەم لە ناوکەوانەی وە توانی ژمارە چی تا کەمیشە کەمەکە دەمینێتەوە هەموو ژمارە تاکان 3 و 5 و 7 و ئەوان هەمووی کەمەکە ئەگەر هەبوو هەر وەکو خۆی دەمینێتەوە ئەگەر نەبوو ئەوەش تەشکەیە بەڵام ئەگەر ژمارەکە جووت بوو 2 4 و 6 و 8 شتیوە ئەوە دەبیتە پۆزیتیڤ 5 جاران 5 توان 5 ژمارەی زۆر گەورەیە واتە کردی ئەوە ئەمن بە بژمێر بەکارم هێنا دیسان لێرە ئەو سیفەتان ئەمن دەبی هەمووی بزانم ئەگەرە من بنچینەکەیان یەک شت بوو کەواتە لە کاتی لێکدان هێمایەکانی توانەکان کۆ دەکرێنەوە ئەگەر بنچینەکەیان هەمان شت بوو لە کاتی دابەشکردن توانەکانیان لێک دەردەکرێ و لە کاتی هەبوونی دوو توان بێگومان ئەو دوو توانانە لێک دەدرێن جاران دەکرێن و دیسان لێرەش ئەگەر دەتوانم ئەوها بنووسم بە تەنیا یان وەکو لەگەڵ یەک ئەوەشمان باس کرد و بزانم لە لاپەڕەکەی پێش ئەو لاپەڕەیە کاتە ئەوە سیفەتەکانە دەبی ئەوە هەموو کەس بزانی دەنان ناتوانی ڕاهێنانەکان چاپکە بەبێ زانینی ئەو سیفەتانە بەڵام ئەو سیفەتانە لەگەڵ ڕاهێنان بە خۆیان دێنە پێشەوە کێشە نابیتن زۆر هەوڵ بدە هەر یەک لەو بڕانە بە سادەترین شێوە بنووسەوە دابنێ هەموو گۆڕاوەکان جیان لە سفر لێرە ئەگەر تەمەشاکەین ئەو 5 ئێرە توان 3 کاتە دەنووسم 5 توان 3 ئێکسەکە توان 6 و توان 3 شەواتە توان 3 جاران 6 هەژدا ئەوجە بە سادەترین شێوە بنووسە ئەمە دەبی ئێستا بینم 5 جارانی خۆی بکەم 3 جار پاشان بنووسم x توان هەژدا و دەکاتە 100 و ڕەنگە بکاتە 125 x توان هەژدا لێرە
کەمەکە هەرتوان هەمویان توانن، بەڵام چونکە توانەکە بە کەمە باشتر وایە ئەمن یەک دابەشی ئەو ژمارەی بکەم ئەوها ئەوجە بنووسم پۆزیتیڤ سێ، ئەوجە پاشان بینم یەکێکە یەکەم جار کەمەکە چونکە هێزەکەی سێ کەمەکە هەر دەمێنێتەوە 2 توان سێ یەکسانە بە 8 ئێکس توان سێ لێرەش سێ 9 وای توان سێ بە تەنێ ئەو های لێ دێ. ئەوجە بە سادەترین شێوە بنووسە لەوەی سادەتر دەبیتن وابزانم لەوەی سادەتر نابی کەواتە ئەوها دەیهێڵمەوە. شێوەی زانستی زۆر گرنگە، هەتا لە پۆلەکانی پاشی پۆلی دەش هەر هەیە، باشتر وایە زۆر لە ئێستاوە فێرە شێوەی زانستی بی کە ڕێسا و یاسای خۆی هەیە، بەڵام لە کاتی شیکار ئەو ڕێسا و یاسایانە دیار دەبن. هەر یەکە لەو بڕانە بە سادەترین شێوە بنووسە ئەوەی باس ناکەم، یەکسەر دەچمە لاپەڕەکەی پاشی ئەو لاپەڕەی لێرە نووسرا هەر یەکە لەم بڕانە بە سادەترین شێوە بنووسە و وەڵامەکانیش بە شێوەی زانستی بنووسە. کاتە پێش هەموو شتێک من دەبینم ئەو ژمارەی دابەشی ئەو ژمارەی بکەم کردیە 0.25 پاشان بنچینەکانم یەکە کەواتە 6 کەم 9 یەکسانە بە کەم سێ لێرە دەنووسم ئەو های لێدێ. پاشان چ دەکەم ئەوە شێوەی زانستی نییە. شێوەی زانستی کووە؟ شێوەی زانستی ئەمە دەبی تەمەشای ئەو ژمارەی کەم کە لکاوە بە 10 توان کەم سێ، ئەو ژمارەی ئێرە دەبی ئەگەر فاریزەی هەبوو ژمارەکە فارزی هەبی نەبینە ژمارەکە دەبی تەنیا لە مابەینی 1 و هەتا 10 لەگەڵ 10 نابیتن، کەواتە ژمارەکە لە 1 وە گەورەتر لە 1 هەتا نابی گچکەتر بی لە 1 لێرە 0 فاریزە 25 گچکەترە لە 1 کەواتە شێوەی زانستی نییە. کەواتە ئەو ژمارانە هەمیشە دەبی 1 فاریزە ئەوجا هەتا دەگەینە 9 فاریزە با بڵێن 9 نابی بکاتە 10 نابی دوو ژمارە هەبی لە لای چەپی فاریزە و نابی سفرش هەبی، کەواتە ئەو سفرە نابی لێرە. ئەوجا من چ دەکەم هەتا ئەو فاریزەی ئێرە بە یەک خانەی بیهینمە ئێرە ئەم دەبی چ بکەم دەبی بیوەمە وێندەرێ بیگوازمەوە، کەواتە بە یەک خانە تەنیا لێرە هینامە ئێرە. ئەوجا ئەو کات دەکاتە 2 فاریزە 5 زۆر باشە، چونکە ئەو ژمارەم گەورە کرد ناچارم ئەو ژمارەی گچکە بکەم بە یەک خانە. لێرە گەورەم کرد بە وەکۆی وایە گەورەم کرد بە 10 جار، لێرەش دەبی گچکەی بکەم یەک بە 10 جار. کو گچکە دەبیتەوە کەم سێ دەبیتە کەم 4 گچکە بۆەوە کەم سەیەکە. ئەوها ئەستا ئەوە دەبی ئەوها بینووسم 2 فاریزە 5 لێکی بدەم لەگەڵ 10 و کەم 4 ئەوە بە شێوەی زانستی نووسرا، چونکە فاریزەکەم بردە لای دەستی ڕاست ئەو ژمارەیە دەبی گچکەتر بیتەوە بە یەک خانە بە یەک 10. لێرە کوچاچی کەم ئەو چارەی پێش وەخت دەینم لێکی دەم لەگەڵ 3 فاریزە 1 کە لێکی دەم دەبیتە 12 فاریزە 4 ئەوجا لە لێکدانی 10 و 10 توانەکانیان کۆ دەکرێتەوە. کەم 6 و کەم 10 یەکسانە بە کەم 10 کەم 6 و کەم 4 یەکسانە بە کەم 10. ئەوجا پاشان تەمەشا دەکەم ئایا ئەوە شێوەی زانستیە؟ نا، لەبەر چ؟ چونکە 12 گەورەترە لە 9 نابی، کەواتە ئەو فاریزەی دەبی ببەمە لای دەستی چەپ بە یەک هەنگاو بە یەک خانە بهینمە لێرە بوو دەیبەمە ئێرە، کەواتە ئەگەر ئەو هام کە ژمارەکەم گچکە کردەوە ئەو ژمارەی دەبی گەورەکەم، کەواتە کەم دادەی کەمە کەم 9 گەورەی دەکەم. ئەوە شێوەی زانستیە. لێرە ئەو نمونە هەیە، هەرچەندە نمونەکە
شیتەڵ و شیکار کرایە، بەڵام هەست دەکەم زۆر خۆیان مشەوەش کردیا، ڕێگایەکی زۆر دوور و درێژ و زەحمەت و ئاڵۆزیان بەکارهێنایە، هیچ پێویست ناکە. لێرە یەک زانیاری هەیە، ئەویش چییە؟ ئەویش خێرایی ڕووناچیە. خێرایی ڕووناچیان تیشتی ڕۆژ خێراییەکەی بە کیلۆمەتر لە هەر خولەکێک لە هەر چرکەیەک ببورن، بە کیلۆمەتر لە هەر چرکەیەکە. و پاشان لێم داوا دەکرێ ئایا ئەو تیشکە چەند خولەکی پێدەچی هەتا بگاتە موشتەریش لێرانە نووسیتیان چەند دوورە لە ڕۆژ بە مەتر. کەواتە ئەمن لێرە ئەو یاسای بەکار دەینم، بەڵام ئەو یاسایە ئەوەی ڕاستی بی ڕەنگە خوێندکار هەڵەی بکە. ئەمن بەڕای من باشترین ئەوەیە ئەو یاسای بەکاربین. هەمان یاسایە بێگومان، بەڵام ئەو جۆرە نووسینە کە هەڵەی ناکەی، هەمیشە دووری بە تەنێ بنووسە، ئەوانی دیش جاران یەکتر دووری یەکسانە بە خێرایی دابشکات. چونکە گەر ئەوی دیکەت نووسی نازانی کاتەکە لە خوارەیە، لە سەرەیە، لە ژێرەیە، چ لەو لای بنووسم، بە سێ چار جۆر ئەتوو لێت تێک دەچی. بەڵام لێرە تەنیا لەبەرکە کە دووری بە تەنێبی، ئەوانی دیش لێچیاندا هەردووچیان خێرایی و کاتەکە، کاتە دووری بەتەنێ. ئەو پاشان ئێستا دەینین لە جیاتی دانان، لە جیاتی دو ئەو هەلی هات. ئێستا لە جیاتی دانانەکەی چا دەکەین؟ بە ئەوەش بنووسمەوە پیتی لە جیاتی کات. دووریەکە چەندە؟ دووریەکە 7/8 جاران داتوان 11 بە مەتر. خێراییەکەشم ئەمن چەند بوو؟ 3 جاران دەتوان 5 بوو بە کیلۆمەتر. بەڵام من یەکسەر کیلۆمەترەکە دەتوانم یەکسەر بیکەمە مەتر، جارانی دەتوان 3 دەکەم، 5 و 3 دەکە 8 یەکسەرەوە. ئەگەر حەزم لێ نەبوو ئەوها بکەم، دەمەوێ نیشانی دەم کوم بیر کردەوە، لێرانە یەکسەر دەینم. ئەوەی ڕاستی بی لێکی دەم بەخۆی 5 بوو لێرە، ئەمە لێکی دەم لەگەڵ داتوان 3 ئەوها هەر لێرە. ئەوجە ئێستا من ئەو کە ئەم پێویستە کە کاتە، چونکە کە ئەەکەم پێویستە ئەوە هاوکێشێ وەکو ئەوی وایە 2x بە کوردیشم نووسی 2x یەکسانبی بە 15 هەمان شتە. کات ئەمە لێرە دابەشی 2 دەکەم هەردوو لای هاوکێشەکە. کاتە لێرە مش دەینم دابەشی ئەو ژمارەی دەکەم هەردوو لای، ئێرە و ئێرە هەتا کە بەتەنێ بمینێتەوە. دابەشی 3 دابەشی 10 دابەشی دەیەکەی دیش لێرەش بە هەمان شت. ئەوەی ڕاستی پێی نایەوەها دوور و درێژیکەم، دابەشی دەتوان 8 دەکەم یەکسەر. لێرەش هەروە 3 جاران داتوان 8 هەتا هەمویان ببنە مەتر. ئەوجە ئێستا ئێرە هەمووی ڕۆیشت، هیچ نەما، تەنیا ما پیتی کە دەنووسم پیتی کە. ئێرە چی لێ هات؟ 7/8 7 دابەش 3 2 جاران 3 6 یەک دەمینێتەوە 8 دابەش 3 6 جارانی 11 8 لێ بڕوە 3. ئەوە کاتەکەم بە چ دەرهینە؟ چونکە ئەمن خولەکەکەم چرکەکەم چانە کردیە، کاتە ئەو کاتە چرکەیە 2/6 جاران دا ئەوە چرکێ. ئەگەر ئەو چرکێوی بمەوێ بیکەمە خولەک، تەنیا و تەنیا دەینم دابەشی 60 دەکەم، هەر ئەوەندەیە یەکسەر بە خولەک دەردێ. کاتە ئەو هەراوهریایی لە 2-3 لاپەڕە و نازانم چونکە لەبەر چ ئەوهانەکەی، چونکە کیلۆمەتر لە چرکە ئەوها نووسرا بوو کیلۆمەتر لە سێکند چرکە، چونکە ئەو لە ئەوەی ڕاستی بی مانای ئەو هایە کیلۆمەتر لە سەرێ سێکندیش لە خوارێ. لە کاتی گۆڕانی ئەو سێکوندە لە خوارێ کە دیسان دابەشی 60 بکەیەوە، ئەو 60 دەکەویتە سەرێ. ئەوە زۆر ئاسان نییە، 1000 کەس لەوەی هەڵی دەکەن. کاتە تو ئەو شتانەی دەکەونە ژێرە زۆر دەستکاریان مەکە. تەنیا ئەوەی سەرێ کێشە نییە، چونکە تەنیا ئەگەر لێکدان بی زۆر ئاسانە، ئەگەر دابەشیشبی دەکەویتە ژێرە. بەڵام ئەگەر ژێرەکەت دەستکاری کردەوی زۆر لە بیرکاری زیرەک بی،
هەرچەندە هەموو کەس زیرەکە کە بیرکاری دەخینی، بەڵام هەڵاکردن زۆر زۆر ئاسانەوە، پێویست ناکە ئەوها ماندی بوون، چونکە ڕێدی هەیە پێویستی نەدەکرد ئەوها ئەمە. پاشان لێرانە نووسرایە هەوڵ بدە چەند خولەکە لە ڕۆژەوە هەتا زەوی، هیچ کێشە نیە، ئەتو تەنیا لێرە لە جیاتی ئەو ژمارەی زەوی دەینی، ئەوەتە ژمارەی زەوی، هەمان شتە دایدەنەی، هیچ کێشە نییە. وابزانم لێرە دووسێ لاپەڕەم بە یەک وانە توانیم چاکەم، چونکە حەز دەکەم بابەتەکە هەتا ڕادەیەک ئاسانە، کاتە لێرە باشترە بێمە کۆتای ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بشی.